باشە زەلامەکە سپی بوو قژن بوو کەچەڵ بوو کەچەڵ نەبوو. وەڵی قوربان ڕۆژ بۆ و دوانزەیشەوە لا قوربان وەڵاو دوانزەی نیوەڕێ زۆر سوورسپی بوو. ئێستا سوور و سپی بوو یا ڕەش بوو؟ لا سوورسپی بوو. ئەمە سوور و سپی بوو. باشە باڵای چۆن بوو؟ وەرە باڵای زۆر بەرز بوو قوربان. چرە بوو بە عەقڵەن 180 بوو؟ تقریبا لە کەمەرما بوو. ئەو تۆ ڕابێری؟ والله قوربان. ئەی باشە گەر لە کەمەرتا بووە چۆنم بۆ کزیاوە بەلا چاوتە؟ وەڵی داوای یارمەتی دەکەم وتی وەک تۆ زۆرە پێشەمەش ئاوا کە ڕۆژمە پێشەوە کلەگەی لیا. یاخوا و دەستەی خۆش بێ. زۆر قەڵەو بووە زەعیف بوو. والله قوربان قەڵەوێکی زۆر زەخم بوو. ئاوا تۆزە لاوازیش بوو. ئەجاکە قەڵەو بێ چۆن لاوازە بێ کوڕم؟ ئەی تەمەنی چەنە بوو؟ والله قوربان تەمەنی ئەوە تقریبا لە 82 چوو. 82 جاهەتی 82 ساڵ چۆن فریای دزیەکە؟ بەخواتی دزی کراوە. ئەمە 82 بەس قوربان تخوا ئەو دوو بقێتە ئەو دیوانە 22 بوو. ئێستا 82 بوو یا 28 بوو؟ بەخواتی 28 بوو.